سەبارەت بە سەردانەکەی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان ئەنتۆنیۆ گۆتێرێس بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان و کاردانەوە و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق و هەرێمی کوردستان وە کاردانەوەکانی دواتر لەسەر ئاستی نێودەوڵەتی چۆن دەبێت دنیا چۆن دەڕوانێتە ئەم سەردانە گفتوگۆ لەگەڵ بەڕێز وریا قەرداغی شۆڕەڤەکاری سیاسی دەکەین کە بەڕێزیان لە ڕێگەی سکایپەوە لە هۆڵەنداوە لەگەڵمانە. بەڕێز وریا سڵاوت لێبێت ئەم سەردانەی گۆتێرێس بۆ عێراق و هەرێمی کوردستان کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای هەردوولا چۆن دەبینی؟ بانیەوە باش و بینەرانی بەڕێز باش. ئەم زیارەتەی گوترس بۆ عێراق لەسەر داخوازی حکومەتی عێراق بوو، داوەت کرابوو کە بێت بۆ عێراق و لەمان کاتە پارساڵ لە میونخ سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان داوای لێ کرد کە زیارەتێکی کوردستانش بکات. بۆ عێراق زیاتر پشتگیری بوو لە حکومەتی سوودانی و کێشەی ئابووری عێراقێ و گفتوگۆ لەگەڵ حکومەتی هەرێمە. بەڵام بۆ هەرێمی کوردستان شتێکی زۆر گرنگە ئەم زیارەتە، چونکە ئەمە شتێکی فۆرمیە، ئەمە بە فۆرمی هاتووە، ئەمە یعنی خۆی ئەترافێکی سیاسیە بە هەرێمی کوردستان وەکو کیانێکی سیاسی دەتەوە یەکگرتووەکان زۆر بایەخ بە دوو مەسەلە، یەکەمی مافی مرۆڤ، دووەمی پاراستنی ئاشتی لەکەدا وا دیارە هەرێمی کوردستان یەکێکە لە فاکتۆری مهمەکانی بۆ پاراستنی ئاشتی لە سەراسەری عێراق. باشە، ئەگەر بۆ عێراق ئەمە شتێکی ئاسایی بێت وڵاتێکە و نەتەوە یەکگرتووەکان سکرتێری ئەو نەتەوە یەکگرتووەکان سەردانی دەکات، بۆ هەرێمی کوردستان تایبەتمەندی هەیە. دەمەوێت ئەوە بڵێم لە دوای سەردانەکەی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان گۆتێرێس بۆ هەرێمی کوردستان کە ئەمە جیاوازە وەکو وڵاتێک وەکو هەرێمێک، پێگەی هەرێمی کوردستان تا چەند لە چاوی دنیا گەورە و بەهێزتر دەبێت؟ ئەمە تا چەند گرنگە بۆ هەرێمی کوردستان ئەم سەردانی گۆتێرێس؟ بەڵێ، خۆی ئەم زیارەتی گوترێس زۆر جیاوازیە لە زیارەتەکەی بانکی بوون کە 2016 هات بۆ کوردستان. ئەوە زیاتر بۆ مەسەلەی داعش بوو، مەسەلەی پەنابەرەکان بوو، بەڵام ئەم زیارەتی گوترس بۆ کوردستان لە لەسەر مەسەلەی داعشە و لە لەسەر پەنابەرەکانە، بەڵکو نمەسەلەیەکە و نزیک بوونەوەی حکومەتی هەرێم لەگەڵ حکومەتی عێراق ئەوەیە دوو مەسەلەی پاراستنی مافی مرۆڤ لە کوردستان بایەخێکی زۆرە دەن کە حکومەتی عێراق نابێت فشارێکی ئەوتۆی ئابووری و سیاسی بێنێتە سەر حکومەتی هەرێم و ملەتی کووردا. ئەمە خۆی پەیامێکە بۆ حکومەتی بەغاکە بێ زیاتر نزیک بنەوە، زیاتر جۆ بگرن لە داخوازەکانی کورد. بە نەزەری من ئەمە زۆر شتێکی گرنگە و لە هەمان کاتە گوترێس لەگەڵ خۆی 100% پەیامێک ئەباتەوە بۆ نیویۆرک، کەچە خۆی لە دوای ئەم زیارەتان چی بۆ کۆنگرەی قەتەر، بەڵام لەگەڵ خۆی پەیامێک ئەباتەوە بۆ نیویۆرک. اینجا ئەو پەیامە زۆر گرنگە، کورد بەشدار بێ لەو پەیامەیە. باشە، حکومەتی هەرێم بەشدار بێ لەو پەیامەیە. هەمیشە حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا لەسەر کۆمەڵێک پرزیانی تا ئێستا هەڵواسراوی ماونەتەوە، ینی چەندین دانیشتن چەندین سەردان و کۆبوونەوە دەکرێت لە کابینێک لە دوایەکەکانی ڕابردووی عێراقدا لەسەر چەند پرسێکی ڕێک نەکەوتن، لەوانە بابەتی بودجێ، بابەتی نەوت و گازە، ینی ئەمە بەر لەوەی گۆتێرێس بێتە هەولێر یاخود سەردانی مووسڵ بکات، کەمێکی دیکە بڕیارە بگاتە هەولێر. لە کۆنفرانسیشە ڕۆژنامەوانی لە بەغداوە گوتی سەردانی هەولێر دەکات و لەسەر چەند پرسێک لەگەڵ بەرپرسانی باڵای ئەوێ کۆ دەبێتەوە، لەوانە مەسەلەی بودجێ، مەسەلەی یاسای نەوت و گازە. پێت وایە دوای ئەوەی کە گۆتێرێس تەدەخولی ئەم بابەتەی کرد وەکو خۆی وەکو سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان، ئیتر ئەم پەیوەندیانە قسەکردن لەسەر ئەم باسانە لەگەڵ بەغدا جیاواز دەبێت لەم ڕۆوە؟ بەڵێ، خۆی 100% پلانێکی هەیە، خۆی پلانێکی وای هەیە، پلانێکی وای بۆ دروست کرابە لە پێشەوەی بێت. پلاسخارد هەموو معلوماتی بۆی کۆ کردبووەوە لە پێشی دایناوە و ئەو پلانە 100% لە دوای ڕۆشتنی گۆیترش کە عێراق بەجێبێڵێت و کوردستانش بەجێبێڵێ، ئەو پلانە دەرەکەوێت لە چی بڕیار دراوە و بێت چۆن جێبەجێ ئەو پلانە بکرێت. اینجا ئەوە ئەرکێکی سەرەکی پلاسخاردە کە پلانەکەی گوترێس چۆن جێبەجێ بکرێت لە نێوان حکومەتی هەرێم و حکومەتی بەغدایە.
زۆر باشە پێت وایە لێرە ینی بابەتێکی دیکە کەمماوە ئەویژەوەیە لە راپۆرتەکەدا بەر لەوەی گفتوگۆ لەگەڵ بەڕێزت بکەین یعنی ئەمە 6 ساڵە بەسەر شەڕی داعشدا تێپەڕیوە تا ئێستا لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە ئەم تاوانانی داعش بە جینۆساید ناسراوە ناسێنراوە دوای ئەمە هیچ هەوڵێک هەیە بەوەی ئەم تاوانانی داعش بە جینۆساید بناسێنرێت دوایەوەی کە سەردانی ئێرەی کرد خۆی شتێکی زۆر یعنی غەریبە کە تاکوستە نەتەوە یەکگرتووەکان وڵاتە زلهێزەکان کە ئەوان بەڕێوە بن تاکوستە دانیان بۆنێ کێشاوەکە ئەمە جێنۆسایدە احتمال ئێمە مەسەلێکی سیاسیە هەندێ حساسیەتیان هەیە بەرامبەر چەند وڵاتێکە بەڵام خۆی هەرە بێت هەوڵ بدرێت لەلایەن حکومەتی عێراق و حکومەتی هەرێمە و بەردەوام بن فشار بێنە سەر نەتەوە یەکگرتووەکان کە ئەمە مەسەلەی داعش بناسبێت بە مەسەلەیەکی جێنۆساید نابێ وشکردن و نابێ لاواز بن ئەبێ بەردەوام بن راپۆرت بنووسن و بەردەوام بن فشار بێنە سەر نەتەوە یەکگرتووەکان کە داعش بناسرێت وەکو جنایەتەکانی داعش وەکو جێنۆساید بن باشە ینی لەم کابینەیەدا لە کابینەی نوێمدا ینی کۆمەڵێک هەوڵ دەبیندرێت هی حکوومەتی یاریمی کوردستان دەبینێت پەیوەندیەکان وا وردە بەتینتر و بەهێزتر دەبن ئەوە تا بەرپرسانی باڵای وڵاتان ڕێکخراوە نێودەوڵەتی زلهێزەکان ینی ناودارەکان دێنە سەردان دەکەن لەوانە گۆتێرێس کە دێتە ئێرە و پەرلەمانی وڵاتان ینی پەرلەمانی ئەڵمانیا بلجیکا ئەوروپا ئەوانە هەموویدان بە کەیسەکانی مەسەلەی کورد دادەنرێت بە جینۆساید دەناسێنرێت ینی ئەم هەوڵانە کەوا ئێستا دەروی بە هەرێمی کوردستاندا کردوتەوە پرسیارەکە ئەوەیە هەرێمی کوردستان لەمە دووە چۆن تەعامل و هەڵسوکەوت لەگەڵ ئەم جۆرە سەردان و ئەم پەیوەندیە بەهێزانە بکات بە تایبەتی تریش سەردانەکەی گۆتێرێس بڵێر بڵێ براگیان خۆی لە ناو یوئەنە حەوت بریار هەیە باشە 5 بریاری زۆر پەیوەندی بە کوردەوە هەیە ئەتوانم بڵێم ئاخرەکەی آخر بریاری کەدرا 114 وڵات لە ساڵی 2007 بریاردرا ئازادی سیاسی بۆ ملەتانی چەوساوە ئەوە بریاری لەتەوە یەکگرتووەکان بوو بریارێکی کە بریاری 2.55 مافی چارەنووسی داوە لە ساڵی 1970 ئەمە هەردێکی کوورد دەگرێتەوە جگە لەوەش بریاری 1514 لە ساڵی 60 کە سەربەخۆیی ملەتان نەیوت و حکومەتەکان سەربەخۆی ملەتان هەمووی باسی ملەتەکەم من بریاری 637 لە ساڵی 52 مافی چارەنووسی ملەتانی داوە مادەی 155 لە میساقی یوئەن کە مافی چارەنووسی ملەتان ئەچەسپێنێ ئەمانە هەمووی باسی ملەتانەکە اینجا ئەبێ حکومەتی هەرێم ئەم 5 مادەیە ئەم 6 مادەیە تحلیلێکی زۆر بەقۆتی بکات و کورد پەیوەند بکات بەم 4-5 مادەیە و بیکا بە راپۆرتێکە بیکا بە کوڕاسێکە و پێشکەشی بکا بە یوئەن من لەو قەناعەتەم کراوە بەڵام ئەگەر نەکراوە ئەمە زۆر شتێکی مهمە ئەم 6 مادەیە جگە لەوەش لەبیرت نەچێ لە بریاری 688 کە لە نیسانی 1991 فەرەنسا و ئێران و تورکیا هێنایانە پێشەوە کە هەرێمی کوردستان لە دوایەوە دروست بوو ئەوش دەستکەوتێکی سیاسیە ئەمانە هەمووی دەستکەوتێکی سیاسیە ساڵی 1963 وڵاتی مەنگۆلیا بە فۆرمی مەسەلەی کوردی هێناوەتە پێشا لە نەتەوە یەکگرتووەکان ئەمە زۆر دەستکەوتێکی گەورەیە بۆ کورد ئەگەر بیەوێ ئەم شتە بخاتێ پێشە اینجا ئەمانە بێ بخرێت بە راپۆرتێکە بدرێ گوترس بڵێ بابە ئەم مادانە هەیە لە ناو نەتەوە یەکگرتووەکان ئەم هەموو هەوڵەتە قەڵایەتان داوە یعنی ئەبێت بە شێوەیەکی سیاسی چاوێک لە کورد نەبەست مەسەلەیەکی ئینسانی و مەسەلەیەکی کورد پەنابەرن و کورد مەسەلەی پەنابەری مەسەلەی سیاسی بێتە پێش دەرگا کراوەتەوە بە کورد ئەگەر بزانێ جگە لەوەش مەسەلەیەکی کە هەیە بڕواناکەم یوئەن دژی ئەوە بێت کە نووسینگەیەکی کورد هەبێت لە ناو یوئەنە ملەتان هەیەیانە بەڵێ ڕێز سووریا قەرداغی شرۆڤەکاری سیاسی لە ڕێگەی سکایپەوە لە هۆڵەنداوە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ مادومان کردیت کاگوریا